ناوی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەستی پێکردووە و کۆنتڕۆڵکردنەوەی شارەکەش لە ڕووی سەربازی و دارایی و سیاسیەوە باخی بۆ هەرێمی کوردستان هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا گەر هێزە کوردیەکان ستراتیژێکی هاوبەشیان نەبێت بۆ قۆناغی دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ، مەترسی لەسەر ناوچە کوردستانیەکانی پارێزگەینینەوە هەیە. بەمێدارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دلێر ماوەتی جێگیری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە شوان شێخ ئەحمەد سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داراییم لە پەرلەمانی کوردستان، لە بەغدادیشەوە زانە ڕۆستاینەوەی پەرلەمانی عێراق تاوتوێن پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێکی کورت دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژەوە پرسە دەین. ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەستی پێکرد و کۆنتڕۆڵکردنەوەی شارەکەش باخی گەورەی بۆ هەرێمی کوردستان هەیە. شاری مووسڵ دەکەوێتە باکووری ڕۆژاوای عێراق و ناوەندی پارێزگای نینەوەیە. بەشێکی زۆری خاکی کوردستان دەکەوێتە پارێزگای نینەوە و کورد لە سەدا 35 پارێزگاکە پێک دێنێت. لەلایەکی ترەوە شاری مووسڵ هاوسنوورە لەگەڵ هەریەک لە پارێزگاکانی دۆک و هەولێر و کەرکووک. کۆنتڕۆڵکردنەوەی شارەکە لە ڕووی سەربازی و دارایی و سیاسیەوە بۆ هەرێمی کوردستان گرنگە. بە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ئاسای هەرێمی کوردستان مەترسی داعشی لەسەر نامێنێت و بۆ سەقامگیری سەربازی هەرێم گرنگە. لە ڕووی داراییشەوە بایەخی بۆ هەرێمی کوردستان هەیە. با کۆتایەتنی دەسەڵاتی داعش لە مووسڵ خەرجی و تێچووی جەنگ کەم دەبێتەوە و بارگرانی دارایی لەسەر هەرێم کەم دەبێتەوە. لە ڕووی سیاسیشەوە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و قۆناغی دوای داعش وا لە هێزە سیاسیەکانی هەرێم دەخوازێت کۆتایی بە پەرخستنی دامەزراوەکانی هەرێمبێن و ناکۆچیەکانیان وەلا بنێن. لەلایەکی ترەوە گەر هێز و لایەنە کوردیەکان یەکڕیز و تەبا نەبن و خاوەنی استراتیژیەکی هاوبەش نەبن، قۆناغی دوای مووسڵ مەترسیشی هەیە. برسی ئیدارەدانی مووسڵ لە ڕووی سەربازی و کاریگەڕیەوە کە تاوەکو ئێستا ڕێکەوتنی لەسەر نەکراوە، مەترسی سەرهەڵدانی ناکۆچی لە نێوان هەرێم و بەغدای لێ دەکرێت. بوونیەزی جۆراوجۆری سەربازی حکومی و حیزبی لە ناوچە کوردستانەکانی پارێزگای نینەوە مەترسیی دیکەیە بۆ سەرهەڵدانی ئەو ناوچانە. دوای 2 ساڵ و 4 مانگ لە داگیرکردنی مووسڵ لەلایەن داعشەوە، ڕۆژی حەڤەی تشرینی یەکەم قۆناغی یەکەمی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەستی پێکرد و پێشبینیش دەکرێت تا پێش هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کەوا بڕیارە 8 مانگی داهاتوو ئەنجام بدرێت، دەسەڵاتی داعش لە مووسڵ کۆتایی بێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان کاکدێر بە خێر بنەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. باز لەوە بکەین کە دوێنێ قۆناغی یەکەمی کۆنتڕۆڵکردنەوەی ئۆپراسیۆنی مووسڵ دەستی پێکرد، ئەوەندی کە معلوماتان نەبێ قۆناغەکانی ترکەی دەست پێ دەکات یاخود بە چەند قۆناغ ئۆپراسیۆنەکە کۆتایی پێدێت؟ سەرەتا سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان و سەیری ڕێز بۆ شەهیدان دادەنوێنین و بە هیوای چاکبوونەوەی بریندارەکان. طبعاً دیارە ڕزگارکردنی مووسڵ بەنسبەت هەرێمی کوردستان و هەموو جیهانیشەوە زۆر زۆر گرینگە. ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا هێزی پێشمەرگەی کوردستان باشتر لە جەیشی عێراقی، باشتر لە سوپای سووریا بەدەست هاتووە بۆ ئەوەی بەرامبەر گەورەترین هێزی تیرۆریستی لەم سنووردا بوەستێتەوە و لە قۆناغی یەکەمدا کە سوپای عێراق ناوچەکانی بەجێهێشت پێشمەرگە لە هەرێمی کوردستان توانیان دیفاعێکی باش بکەن و لە ساڵی ڕابردووشدا تواندراوە لەو 8 میحوەرەی هەیە لە 6 میحوەر بەشی زۆری ئەو ناوچانەی لە سنووری ئیدارەی هەرێم بە دەرەوەن کە پێ دەڵێن سنووری کێشە لەسەرەکان لە میحوەری یەکی جەلەولاوە تا خازر تا سەر سنووری هەرێمی کوردستان ڕزگار کراوە و هێنراوەتە سەر خاچی کوردستان. و ئەمە سەرەتای قۆناغێکی دوا قۆناغی داعشە کە ڕزگارکردنی دەشتی نینەوە و ناو شاری مووسڵە کە زۆر گرینگە نەک بە نسبەت کوردەوە. ئێستا فەڕەنسیەکان دەڵێ و کاتە بە ئارامی خەومان لێ دەکەوێت کە داعش لە مووسڵ دەردەکرێت. ئەمریکیەکان و ئۆباما پێی خۆشە و کاتەی تاو کاتەی سەرۆکایەتەکەی تەواو دەبێ داعش لە مووسڵ دەرپەڕێنێ و مووسڵ شوێنێکی زۆر استراتیجی و گرینگە بۆ کورد، بۆیە قۆناغی یەکەم کە دەمێکە خۆی بۆ حازر کراوە و لە ساڵی ڕابردووشدا
معسکراتی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان کراوەتەوە هەم بۆ پێشمەرگە بۆ تەدریب هەم بۆ هێزی عراقی و بە شێوەیەکی غێرە مباشر ئێمە لە 2 ساڵی ڕابردوودا باش جمجۆڵی داعشمان لە باکوور و لە بەشێکی ڕۆژهەڵاتی مووسڵەوە تەحجیم کردووە و جمجۆڵی داعشمان بۆ سەر عێراق و بۆ سەر هەرێمی کوردستان و بەسەر بەشەکانی تری کوردستان ڕاگرتووە. ئێستا وەختی ئەوەیە کە دەوروبەری مووسڵ پاکراوەتەوە لە قۆناغی یەکەمدا لە قۆناغی دووەمدا ئیشەڵڵا شاری مووسڵ بە کەمترین زەرەر پێرەچی ئۆپراسیۆنەکە بە پێی زانێرەکان بە مزوانە مەسەلەن قۆناغی دووەمە کە دەست پێ بکات کە پێشەڕەوەی بۆ ناوەندی مووسڵ من پێم وایە تا کۆتایی ساڵ تەواو دەبێ و پێویستی بەوا هەیە چونکە مووسڵ شارێکی گەورەی و زیاتر لە 1.5 ملیۆن خەڵکی تایە پارێزگاری زانێرەکان چەند خەڵکی تایە تقریبا لە 1 ملیۆنێک زیاتر خەڵکی تایە بەڵام بۆ کارێکی ستا کوێستا خەڵک ڕێگەی پێنەدراوە لە شارە جێبێڵ تا کوێستیان نەمان بینیوە بەڵێ کۆچ دەست پێ بکات خەڵک تووشی دڕندەترین دوژمنی ئەم سەردەمە بووە کە بەس دوایی دەتواندرێت لە دەمی خۆیانەوە دەتواندرێ بە خەڵکی دنیا بڵێنم هێزەی داعش چی بووە کە سەرەتاوەکو بەدیلێک یا کە سەرەتاوەکو نوێنەری سوننە دەرکەوت لە ئەنجامی ئەو شکستەی سیستەمی سیاسی عێراق کە لە بینی شیعە و سوننەدایە و نەیانتوانی ئیدارەی یەکتر بدەن لە نەتیجەی سیستەمی خراپی عێراقەوە نەوعی داعش و جۆری داعش و جۆری تریش دروست دەبێ ئەگەر سیستەمی عێراق و سیستەمی ناوچەکە بە هەرێمی کوردستانیشەوە ئیسلاحاتی باشی تیان نەکرێ بۆیە بەلای هەمومانەوە گرنگە کە شاری مووسڵ لە زووترین کاتدا ڕزگار بکرێەوە یەکەم قۆناغیش هێزی پێشمەرگەی کوردستان کردی چونکە بە ڕزگارکردنی مووسڵ ڕەقاکەوێتە خەتەرەوە کە پایتەختی داعشە ینی پەیوەندی هەیە لە نێوان مووسڵ و ڕەقا ینی بەڵێ ئەو حدودەیە و هەرێمی کوردستان لە دوای ڕزگارکردنی مووسڵە چێتە قۆناغێکی ترەوە بۆ عەلاقاتی نێودەوڵەتی یا بۆ عەلاقاتی لەگەڵ حکوومەتی عێراق حتا بۆ عەلاقاتی ناوخۆی لەوانەیە کاریگەری هەبێ هێزە سیاسیەکان باشتر پێک بێنەوە. سپاس دەکەم دواتەگەرم وڵای بەڕێز ئەگەر بچینە لای کاکزانە کە بەڕێزان لە بەغدادەوە لەگەڵمانە. کاکزانە زۆر سپاس بۆ بەشداریکردنی بەڕێز لە بەرنامەکەماندا. بە بڕای بەڕێزتان بەیاخی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ یاخود دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە هەم بۆ عێراق هەم بۆ هەرێمی کوردستان چ بەیاخێکیە؟ بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو ڕێزم بۆ میوانانی بەڕێز و سڵاو لە بینەرانی ئازیزی کەناڵەکەتان. بێگومان ڕزگارکردنی پارێزگای نینەوە و شاری مووسڵ وەرسەرخانێکی زۆر گرنگ دەبێت لە شەڕی دژ بە داعش لەبەرەوەی ئەم پارێزگایە سەرەتای هاتنی داعش و داگیرکردنی پارێزگای نینەوە بووە دەواازەیە بۆ لە دەستدانی شارەکانی تریش و پارێزگاکانی تریش. ئێستا کە داعش مووسڵ لە دەست ئەدات ئەتوانین برین پێگەی لە عێراقدا نامینێ لە شوێنەکانی تریش بە هیچ شێوەیەک خۆی ناگرێ هەرچی هاپەیمانی نێودەوڵەتی ئەکەوێتە دەرەوەی عێراق و عێراقیەکان لە مەترسیەکانی داعش تا ئەندازەیەک دوور دەکەونەوە بەڵام ئەوەمانەوە نییە کە داعش کۆتایی پێهاتووە لەبەرەوەی لە نێو شارەکاندا بەرەوەی شانە نووسەکانیان دەتوانن زیان بە خەڵکی عێراق بگەین و ڕۆژانە تەقینەوە ئەنجام بدەن ئەوەش پێویستی بە کارێکی جدی هێز ئەمنیەکانەیە کە بیکەن. بەلایانی هاپەیمانی نێودەوڵەتیشەوە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ئەویش قۆناغێکی زۆر گرنگە لە جەنگ لە بەرامبەر تیرۆر و ئەم ئەرکا بەرەو پێش ئەبا و مەترسی لە سەڵاتەکانیشیان کەم ئەکاتۆ بەڵام هەر هەموو لایەکیش کۆمەڵێک مەترسی هەیە لە داهاتووی بەڕێوەبردننی شاری مووسڵ کەوە حتمما یەکێکە لەو گرفتانەی کە بەدەستێ بەناڵێنێ پێویستە ئێستاشە خۆی بۆ ئامادەکەین تاکە شتێک کە هەموو هێزە شەڕکەرەکانی دژ بە داعش لەسەری ڕێکن تەنها دژمنایەتیکردنی داعشە لە باقی شتەکانی تر هەر هەمویان ڕایان جیاوازە لە یەکتر هەر ئەوەشە ئەو مەترسی ئێستا ڕوبەڕووی تەواوی عێراقیەکان و بە تایبەتی دانیشتوانی مووسڵ کردووە مەترسی هەیە کە لە دوای داعش کێشەی گەورەتر لە ئیداری ئەم شارە پەیدا ببێ. بەڵێ زۆر باش سەبارەت بۆ عێراق و بۆ سەرۆەزیرانی ئێستا عێراق لە ڕووی چ دەستکەوتێکی ئەم دەستپێکردنی ئەمە ئۆپەراسیۆنەوە کۆنتڕۆڵکردنەوەی
بێگومان بۆ عێراق دەستپێکردنی ئەم ئۆپەراسیۆنە کارێکی ئاسان نەبوو، ئامادەکاری زۆری پێویست بوو، کاتی زۆری ویست و ڕەنگە ئێستاش ئامادەکاریەکان بە تایبەتی لە ڕووی سیاسی و ئیداریەوە لە ئاستی پێویست نین، بەڵام لەبەرەوەی ئەمە توانین بڵێن ئەجنداکی نێودەوڵەتی هەیە پەیوەندی بە بەرژەوەندەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا شۆڕبژانەکانی ئەوانش هەیە کۆمەڵێک فاکتەری تر بوونەوەی ئەوەی کە زووتر دەست بە شەڕی یەکلاکردنەوەی مووسڵ بکرێت، بەڵام بە هەمان شێوەکە کوردوتەن زۆری پات و لایەنە سیاسی عێراقیەکان زۆر دڵخۆشن بە دەستپێکردنی ئەم شەڕە و وا دەزانن دوای تەوابوونی ئەم شەڕە شکۆی سوپای عێراقی دەگەڕێتەوە و عێراقیەکان و هێز ئەمنیەکانی عێراق و حەشدی شەعبی خۆی بە سەرکەوتوو دەزانێت لەم شەڕەوە بە معنەویاتێکی گەورە ڕێبەڕووی ئەگەرەکانی داهاتوو دەبێتەوە. بەڵێ سوپاس دەکەین کاکزانە. ئەگەر بچینە هەولێر لای کاکشوان زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزتان وەکو سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پێتان وایە بەیاخی بەشداریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ چییەوە سەبارەت بە ئایندەی ناوچە کوردستانیەکان ژایەتی اتفاقی کراوە لەسەر ئایندەی و ناوچانە؟ بەڵێ دیارە گرفتێکمانەیە کاک شوان دوات دەگەڕێنەوە لای بەڕێستان. کاک دلێرەگە بگەڕێمەوە لای بەڕێزت باست لەوە کرد کە لە ڕووی عسکەریەوە ینی بە مەسەلەی کۆتاییاتنی داعش لەمە دووە ئاسایی شەرێمی کوردستان سەقامگیرتر دەبێت، یانی هیچ هەڕەشەیەک لەسەر ئاسایی شەرێمی کوردستان نامێنێت ئەگەر ئەوم پرۆسەیە تاو کۆتایی پێات؟ مەبەستمەوەیە شاری مووسڵ عمقێکی استراتیجی هەیە لە مێژووشدا دەرکەوتووە کە زیاد لە دەجار ئەم شوێنە داگیر کراوە و ڕزگار کراوە. مەبەستی عمقی استراتیجی ئەوەیە سیرکە بەگرتنی مووسڵ شاری بەغا کەوتە خەتەرەوە، بەگرتنی مووسڵ لەلایەن داعشەوە هەولێری پایتەخت کەوتە خەتەرەوە. کاریگەری سەر دوو پایتەختە مەبەستم وایە حتا بەڵێ کاریگەری ینی شوێنێکی استراتیجی گرنگی گرتووە لە مێژوودا، شوێنێکی بۆیە شارێکی بازرگانیە، شارێکی گەورەیە بۆی ڕزگارکردنی شاری مووسڵ هەم پێکاتەکان ئازاد دەبن، هەم حدودی سنووری هەرێمی کوردستان دوورتر دەکەوێتەوە، خەڵکی کوردستان بە ئارامتر دەتوانن بژین جگە لەوەی پێکاتەکانی دەشتینینەوە هەمووی ڕزگار دەکرێن، شاری مووسڵ خۆی ڕزگار دەکرێت. بەڵام لە ڕوویەکی تریشەوە ئەوەیە کە هەم هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی عێراق چێتە قۆناغێکی ترەوە بە جۆرێکی تر مامەڵە دەکەین، هەم سنووری هەرێمی کوردستان لە شوێنێکی کە ئەمجارە هێزی پێشمەرگە بنەوبارگەی خۆی لێدادنێ و ئەو حدودەمان دوورتر دەکەوێتەوە، ینی لە دایم دوژمن و ئاسایشی نەتەوەیمان باشتر پارێزرا و دەبێ بە ڕزگارکردنی مووسڵ. بۆیە ئێمە لە 2 ساڵی ڕابردوشدا ئێتیمامێکی زۆرمان بە جموجۆڵی هێزەکانی داعشداوە بۆ ڕۆژئاوا و تەزیقمان کردوونەوە و هاوکاریەکی بەغیرە مباشر هاوکاری سوپای عێراقمان کردووە بۆ ئەوەی باشتر خۆڕێخات. سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەرز. کاک شوان دووبارە گەر بڕێن و لای بەرزتان سوپاس بۆ ئامادەبوونتان. ڕای بەرزتان وەکو سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی لە پەرلەمانی کوردستان دەربارەی بەشداریکردنی هەرێمی کوردستان لەم شەڕەوە بەیاخی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لە ڕووی دارایی و لە ڕووی سەربازی و لە ڕووی سیاسیشەوە بۆ هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ بەنای خوای گەورە سڵاو لە بەڕێستان و بینەرانی خۆشەویست. بەڵێ شاری مووسڵ یەک لەو شارە سەرچیانە یەک لە شارانەیە کە گرنگجێکی تەواوی بۆ عێراق و هەرێمی کوردستان هەیە کە داعش بۆ یەکەم جار کە هات ڕووی لە عێراق کرد شاری مووسڵی داگیر کرد و لەوێشدا بوو کە ویلایەتی ئەعلان کرد و لەوێ هێرشی کرد بۆ سەر کوردستان و ناوچەکانی تری عێراق و بەنسبەت هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنی لە ڕووی بازرگانی لە ڕووی کۆمەڵایەتی لە زۆربەی بوارەکانەوە شاری مووسڵ گرنگیشی زۆری هەیە بۆ هەرێمی کوردستان
و لەو ماوەی ڕابردووشدا کە پاش ئەوەی کە داعش ماوەی 2 ساڵ لە مووسڵ مایەوە اتفاقێک کە کرا لە نێوان ئەمریکا و هاوپەیمانان و هەرێمی کوردستان و عێراق بۆ دانانی میکانیزمێک لەسەر ڕزگارکردنی شاری مووسڵ. سوپاس بۆ خوا بە هیمەتی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و سەربازانی عێراق هەڵمەتی ڕزگارکردن دەستی پێکردە. لە 2 ڕۆژی ڕابردوو دیتمان پێشمەرگەی کوردستان چۆن لەو ناوچانەی کەی بۆی دیاری کرابوو لە دەرفەتێکی زۆر کەمدا توانی گەورەترین سەرکەوتن تۆمار بکە و لە بەرنامەی داهاتووشدا هەیە کە تەواوی ئەو ناوچانەی کە بۆی دیاری کراوە ئازاریان بکاتن. بەڵێ بەڕێز باسە لەوەکە کە مووسڵ بۆ هەرێمی کوردستان گرینگە هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی ئابووری و بازرگانیشەوە، ینی چۆن لەم ڕوانەوە بۆ هەرێمی کوردستان گرینگە مووسڵ؟ مووسڵ دەواازەیەکی گرنگە وەکو باسم کرد بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش و زۆر تەسیراتێکی ڕاستەخۆی هەبووە هەم لەسەر هاتنی ئاوارەکان و هەم لەسەر ئەو کارە بازرگانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و مووسڵ بووە بە تایبەتی شاری دووەک و هەولێر و ئاکرێ و ئەو منتەخانێک کە هەیە بەگشتیش هەرێمی کوردستان کە ئەو کارانە تەسیراتێکی ڕاستەخۆی کردە سەر هەرێمی کوردستان بۆیە لە زۆر ڕوەوە زیان بە هەرێمی کوردستان گەیشتۆ بە هاتین داعش و ئومێد دەکەین کە بە پاش ئازادکردنی شاری مووسڵ ئەو ژیانە بەرەو ئاساییکردنەوە بڕوە و ئەو پەیوەندیانێک کە هەیە بەردەوامی پێ بدرێت تا بتوانین لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و منتەقەکە بگەڕێتەوە. بەڵێ کەواتە لە ڕووی داراییشەوە ئەوەی کە خەرجی سەربازی بۆ هەرێمی کوردستان دەگرێتەوە لە ڕووی بازرگانیشەوە لەمەودا ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندایە ببورێت زۆر باش نیە دەنگن. بەڵێ سەبارەت بەوەی کە مەسلەی ئەوەی کە ئێستا لەمە دوواگەر مووسڵ کۆنتترۆل بکرێتەوە خەرجی سەربازی لە هەرێمی کوردستان کەم بکرێتەوە مەسلەی بازرگانی ئەمانە دەبێت تۆی بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان کاریگەری دەبێت لەسەر مەسلەی بواری دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان. بەتاکید کاریگەری لەسەر بژانەوەی ئابووری هەرێمی کوردستانیش دەدەبی لەبەر ئەوەی وەکو باسم کە دەواازەیەکە و پێداویستەکانی ئەو شارانەی هەرێمی کوردستان زۆربەی زۆری لە ڕێگای مووسڵەوە بابرێن ئەو کاری بازرگانی تیادا دەکرا و داهاتێکی باشیش بوو بۆ هەرێمی کوردستان ئەو دادەباتین داعش وەستاوە و تەسیراتێکی زۆری کردە سەر ئابووری هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسلەی ئەوەی کە زۆر قسەی لەسەر دەکرێت مەسلەی بەشداری هێزی پێشمەرگە و چارنووسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە لە پارێزگەینینەوە ئەوەندەی کە بەڕێستان ئاگادار بن هیچ ڕێکوتنێک کراوە لەسەر ئیدارەدانی ئەم ناوچانە دوای کۆنتترۆلکردنەوەی مووسڵ؟ بەنسبەت ئێمە یەک لە کێشەکانی ئێمە ناوچە کوردستانیەکانە ناوچە کوردستانەکانی کە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بووینە ئەو ناوچانەی کە ئێستا زۆربەی زۆری ناوچەکە هێزی پێشمەرگەی کوردستان ئازادی کردووە مەسەلەی مووسڵیش بەپێی ئیتیفاق ئەو ئیتیفاقی کە لە نێوان ئەمریکا و هاوپەیمانان و عێراق و هەرێمی کوردستان کراوە وەکو مەرحەلەی یەکەم سەربازانی عێراقی دەچن لەگەر پۆلیسی مەحەلی شاری مووسڵ دەچن بۆ ناو مووسڵ بۆ کۆنتترۆلکردن و بۆ ئازادکردن و کۆنتترۆلکردنی شارەکە و لە دواییدا ئەو مەلەفەش هەم هێزی پێشمەرگەی کوردستان بابنی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی ئیتیحادی ئیش لەسەر مەلەفی ئەمنی و لەسەر مەلەفی شاری مووسڵ دەکاتن. بەڵێ بەڵام بەپێی ئەو دانانەی کە بەڵێ بەپێی ئەو بڕیاری یاخود بەپێی ئەو ئیتفاقی کە کراوە هێزی پێشمەرگەی کوردستان سنووری بۆ دیاریکراوە سنوورانێک کە بۆ دیاری کراوە لەوێ کۆتایی پێدرێتین و ئومێدمان وایە لەکە لە داهاتوش نزیکدا مەرحەلەی تریش ئارەدابیتن بۆ ئەوەی تەواوی ئەو ناوچانەی کە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دیاری کراوە ئازاد بکرێ. بەڵێ سوپاس دەکەین دواتە گەڕێنەوە لای بەڕێزت کاکزان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئەوەندەی ئێوە ئاگادار بن هیچ ئیتفاقێک لەسەر مەسەلەی ئیدارەدانی مووسڵ دوای کۆنتترۆلکردنەوەی کراوە لەلایەن بەغداد و لەیان پێکاتەکانی عێراق لە سونە لە کورد و لەگەڵ حکوومەتی عێراقی؟ طبعا گفتگۆ کراوە بەڵام ئیتفاقی شەوتۆ نەکراوە بۆن ئێمە لە ئەنجومەن نوێنەرانی عێراق ماوەیەک پێش ئێستا پرۆژە بڕیارێک گفتگۆ لەسەر کراوە پاشان بە دەنگدان یەکلا کرایەوە هەندێک لە پەرلەمانتارەکانی مووسڵ مەترسی ئەوەیان هەبوو کە گۆڕانکاری دیمۆگرافی بەسەر
ئەم پارێزگایەدا بێت بە تایبەتی دوایەوە کە سەهلی نینەوە داوای دەکردوتی لە پارێزگایە کۆمەکسیان هەیە لە ناوچە کوردستانیەکانی سنووری پارێزگای نینەوە بۆ داوایان کرد کە سنووری ئەم پارێزگای وەکو 2003 وەکو خۆی بمێنێتەوە. بەڵام دوایەوەی گفتوگۆمان کرد لە ناو پەرلەمان ئێمە گوتمانم پرۆژە بڕێرە دژی مادەی 140 لە دەستور هاتیە ئەم ناوچانە دەیناکۆکن و دەکرێت گۆڕانکاری بەسەردا بێ و تەنانەت پارێزگای سەهلی نینەوەش لە ساڵی 2014 لە ئەنجومەنی وەزیرانی عێراق وەکو پرۆژێک باسی لێوە کراوە کەواتە ئەمە پاسەپاسەکردنی عێراق نییە لە ئەنجام دەگەیشتنی نەسیحەیەکی نوێ بڕیاردرا کە داهاتووی شاری مووسڵ و پارێزگای نینەوە لەلایەن دانیشتوانەکانی خۆی دوای ڕزگارکردنی بڕیاری لێ بدرێ. ئێستا هیچ کەسێک بۆی نییە بڕیارێکی یەکلانە بدا ئەمە چارەنووسی دانیشتوانە. دانیشتوانی ئەم پارێزگایە بۆ خۆیان بڕیارەدەن ئایا لە داهاتوودا دەبنە هەرێمێک یان دابەشی چەند پارێزگایەک دەبن یان وەکو ئێستا ئەمێنەوە سەر بە بەغدا و ئەو ناوچە کوردستانیانە بەهۆی ڕای دانیشتوانی خۆیان بەڕاپرسی چارەنووسیان یەکلا بێتەوە. بەم شێوەیە بڕیارەکە ئەنجومەی نوێنەرانی عێراق دەرچوو ئەمە یەکێک لە دەتوانێت یەکێک لە بنەماکانی کار لە دوای مووسڵ وەروە هاتنی ئەو شاندەی هەرێمی کوردستانیش کە لە بەغدا بە شێوەشی مەبدەئی قسەیان لێکرد بوو کە ئێمە بۆ داهاتوی مووسڵ دەبێ ڕێککەوین هیچ ڕێکەوتن نەکرا بەس ئەبێ ڕێککەوی لەسەر داهاتوی مووسڵ چونکە مەترسیێکی ڕاستەقینە هەیە بۆ ئێستا ئێمە نمونەی شنگالمان لە بەدەستە نمونەی شنگال و ئیدارەدانی شنگال بەو شێوەی ئێستا هەیە مەترسیە ناکرێت بەشێکی شار بەدەستی هێزێکەوە بێت بەشێکی تری بەدەستی هێزێکی ترەوە بێت هەر لە هێزە کوردستانیەکانی خۆمان ئێستا ئەگە بچە ناو شاری مووسڵ ناکرێت گەڕەکێک بەدەستی پارتی کرێکارانی کوردستانە بێ و گەڕەکێک بەدەستی پارتی دیموکراتی کوردستان بێ و گەڕەکێک بەدەستی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و حەشدی شەعبی لەلایەک و حەشدی وەتانی لەلایەک و جەیش و شرکەس لەلایەکتر ئەم مەترسیە هەیە دەڵێن نمونەی شنگال نەوەکو دووبارە بێتەوە لەناو مووسڵ بە شێوەیەکی زۆر خەستر و قوڵتر ئەمە ترسی هەیە لە ڕاستیدا لە عێراق کەواتە توانم بڵێم ڕێککەوتنێکی مەبدەئی هەیە کە ئەبێ لە دوای ڕزگارکردنی مووسڵ لایەنەکان دانیشن و ڕێککەون لەسەر چۆنیەتی ئیدارەدانی شارەکە بەڵام ئێستا هیچ ڕێککەوتنێکی حاضر نییە. بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتە دەگەڕینەوە لای میوانەکانمان لەگەڵمان بمێنەوە.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکدر ئەگەر باز لەوە بکەین کە ئێستا دەبین هەماهنگێکی سەربازی لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد هەیە بەڵام بۆ قۆناغی دوای کۆنتڕۆڵکردنەوە هەماهنگی و ئیتفاقێکێ لە نێوان هەرێمی خۆکۆی کاکزانە باسی کەیزی ئیتفاقی تاویستە نەکراوە دەمێ ئەوە بڵێم کە جەنگ دەرەنجامی ئەو جۆرە سیاسەتەیە کە لەمە و پێش لە عێراق پیادەکراوە و لەگەڵ هەرێمی کوردستان پیادەکراوە بۆیە چەندین سیناریۆی ئایندە هەیە کە تاکو ئێستا بەداخەوە یەکلا دەکراونەوە سیناریۆ بۆ دوای بەڵێ یەکێک لەوانە شەڕی ناوخۆی شیعە و سونەیە شیعە و سونە بە هەمان سیستەم پێکەوە ئیش دەکەن یا دروستبوونی هەرێمێکی ترە لە دەشتینینەوە بۆ سونەکانە یا بۆ پێکاتەکانی ترە وەکو کاکزانە فەرمووی لە پەرلەمانی عێراقیش پرۆژەی بۆ تەقدیم کراوە یا وەک خۆی دەمێنێتەوە عێراق یان شەڕی بە وەکالە دەکرێت لە سنوورەکە وەکتم سنوورەکە زۆر گرینگە بۆیە کە شەڕ دەرئەنجام بێ و جەنگ درێژەدانی سیاسەتە بە ڕێگای خوێن ڕشتن دوا قۆناغ چارەسەرە چونکە سیاسەتیش هەر جەنگە بەڵام بەبێ خوێن ڕشتن بۆیە دایم وڵاتانی پێشووی دنیا ئەگەر سەیری بکەی هەربی عالەمی یەکەم شەڕانەوەستا کە ئیتفاقەکە کرابوو کە ئیتفاقەکە کرا ئەنجا شەڕاوەستا ینی پێشەوەی شەڕابوەستێت لای وڵاتەکان دیار بوو نەتیجەی جیهان چۆندا بەش دەکرێتەوە جەنگی جیهانی دووهەم داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوە بەشی زۆری شەڕەکانی دنیا مادام شەڕ دەرەنجامە دەبێت ئیتفاقاتێ بکرێت ئیتفاقاتی عەلەنی بکرێ تێستا نەکراوە لەسەر مووسڵ پێم وایە نەکراوە یەکێک لە کێشەکانی کورد ئەوەیە هەموو جارێک زیاتر کە لە مەیانی عەسکەریدا ئەو هەموو خوێنە دەڕێژین ئەو هەموو کاولکاریە دەکرێت بەڵام لە مەیانی گفتوگۆدا لە مەیانی وەرگرتندا پاش دەکەوین یعنی ناوچەکە کورتیا زەرەرمەند دەبێت سەیری کە لە مێژوشدا زۆرترین شەڕە مەحەللەکانی دنیا لەم ناوچەی ئێمەدا لەم سنووری ئێمەدا یەکلا بۆتەوە هەر هێزێک سەر کەوت بێ یا ژێر کەوت بوو بێ بە تایبەتی هێزە ژێرکەوتەکان حەق خۆیان لە ملەتی کورد کردوتەوە ئێستا بڵین ڕزگارکردنی مووسڵ ئێمە لە پەرلەمانی کوردستان و کولیژنەی پێشمەرگا و خەڵکی کوردستانیش و بەشی زۆری هێزە سیاسەکانیش پێمان وا بوو دەبێ مەرجدار بێ بە ئیتفاقێکی نوێ بێ چونکە ڕزگارکردنی مووسڵ و بەشداری هێزی پێشمەرگەی کوردستان تێدا دەبێت سووتی بۆ خەڵکی کوردستان هەبێ مادام موقعەکە ئەمەنە گرینگە دەبێت ڕۆیامان وابێ ئایا حەشدی شعبی یان دەوڵەتی تورکیا دەگەڕێنەوە یان شەڕی خۆیان لەسەر ساحەی کوردستانی یەکلایی دەکەنەوە زەرەرەکە بۆ ئێمە دوای ئیتفاقەکە بۆ ئێمە یان ئەو 2 ساڵە هاوکاری جێشی عێراقیمان کردووە کە نەیتوانیوە ئەو بەشەی کوردستان بپارێزێ کە ئێستا وا بە ئاسانی لەگەڵیان دەڕۆین بەشێکی زۆری دەوروبەری نینەوەمان بۆ ڕزگار کردوین لە نەتیجەی ئیدارەدانی دوای مووسڵ ئێمە چیمان بەردەکەوێ بە زۆر دەمان نێرنەوە بۆ سنووری ئیتفاقاتی دەولی پێش دیار نییە کورتی لە کێشەکانی ئەم ئیتفاقانەی کورد هەمیشە ئەوەیە کە ئەمەنەت پەلە لێ دەکەن ئەمەنەت زەختی دەولی لێ دەکەن ئێمەش ئەوەندە بە عەتف و سۆز تحلیلی خۆمان بۆ بەشداریکردن یا بەشداری نەکردن هەیە زۆر جار بەکاری هێنراوین کە ئومێد دەکەم ئەم جارە وەکو جارەکانی تر کورد نەجێڕنەوە شوێنی خۆی ئەو بۆ کوێ بۆ نمونە بۆ سنووری پێش مەسەلەی داگیرکردنی ئەم کێشەی سنووری دەروی ئیدارەی هەرێم سنووری مادەی 140 کێشەیەکی یاسایی و دەستوریە بە چەند قۆناغێک تەواو بێ لە دەستوری عێراقدا تاکو ئێستا قۆناغەکانی نەبڕیوە ئێمە فرسەتێکمان بۆ هاتوتە پێشەوە لە دوای ئەو هەموو زەرەری کردومانە لە دوای ئەو هەموو شەهیدەی داومانە لە دوای ئەو هەموو ڕووسوریەی هێزی پێشمەرگەی کوردستان لە ساحەی عەمەلیدا تاکە هێز بۆ بەرامبەر داعش بوەستێ ئەترسین لە دوای قۆناغدا ئەم دەوڵەتانە خۆیان ڕێکەون ئەوەی شەڕەکەی پێکراوە کورد بێ و کورد بە زۆر بژێڕنەوە بۆ ناوچەکانی تر چونکە هیچ ئیتفاقەیەکی عەلەنی مەلموس
دەستوری یاسایی وعدێک بە کورد نەدراوە بمێنێتەوە یان نەمێنێتەوە دوایان خستۆ بۆ دوای ئیتفاقیەکە کە دوای ئیتفاقیەکەش بوو هێزی تۆ لەوانەیە هێزی حەشدی شعبیە هێزەکانی عێراقی یا هێزەکانی تر وەکو یەک حسابیان بۆ بکرێ یا ئەمانە دەوڵەتی گەورن ئیتفاقاتی تر هەیە لە بینی عێراق و تورکیادا کە ئێستا دان لە یەکتر دەسوندایم ئەو وڵاتانە ئەگەر زۆر کێشەی ناوخۆیان هەبێ بەڵام لە بەرامبەر مەسەلەی کووردا لە بەرامبەر ڕزگاری کوردستانە لە بەرامبەر دەوڵەتی کوردیدا دایم یەک بوون و دژ بوون بۆیە ئومێد دەکەم ئەم جارە بەشداریکردنمان لە ڕزگارکردنی دەشتی نینەوە و مووسڵ بێسەمەر نەبێت. بەڵێ سوپاس دەکەین. کاک شوان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی چارنووسی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێم بۆ پێش ئەم شەڕە یەکلا نەکراونەتەوە مەسەلەی مانەوەی هێزی پێشمەرگە لەو ناوچانە ئەیان نەتوانرا یەکلا بکرێتەوە؟ من ئەو بابەتانێک کە لەلایەن بەڕێز کاکزانە و کاکلێر باسی کرا بەڕاستیە من باش جێم لێ نەبوو نەشمزانی کە دەکرا ئێستا بۆم چاکراوە کە جێم لە قسەکانی بەڕێز کاکدێری بۆ ئێستا بەنسبەت ناوچە کوردستانیەکان ئێمەوەی چاک دەزانین پاژەوەی کە عێراق نظامی سەدام ڕووخا عێراقێکی نوێ هاتە ئارەوە و سەرکرداری سیاسی کوردستان هەرێمی کوردستان دەورێکی سەرەکیری لە بیناکردنەوەی عێراق و لە دەستورێکی کە خەڵکی عێراق دەنجی بێدا لەو دەستورە مادە دەستوریەکان کە زۆر بەواضعی مافەکانی هەرێمی کوردستان لە دەستورەکە جێ بۆ کرایەوە بەڵام بەداخەوە یەک لەو مادە سەرچەکان کە مادەی ١40 ئەو مادەیە لەلایەن حکوومەتی عێراقی لەلایەن عەقلیەتی بەڕێوەبردنی عێراقی لە هەموو سەردەمەکانەوە ئەو عەقلەتەیە بە شێوەیەک بیر دەکاتەوە کە بەکەمترین مافەکانی خەڵکی کوردستانی ڕازی نەبووە بەڵام لێهاتووی و سەرکرداری سیاسی کورد بەزیرەکانەوە بە یەکگرتووی خۆشمان توانرا مافە دەستوریەکان تەسبیت بکرێ بەڵام بەداخەوە دیسان لە لیژنەکان کە لە ١40 کە ناوی زەد کراوە ناوچە کوردستانەکان بە تایبەتی هیچ ئیشێکی بۆ نەکرا تەنها سەرەتا چەند پارەیەک وەکو قەرەبۆ بۆ خەڵکەکانی ئەوانەی کە دەربەدەر کرابن بە تایبەتی لەوێش داغەدرێکی زۆر لە هەرێمی کوردستان لە کوردەکان لە هەرێمی کوردستان کرا ئەو عەرەبانێک کە هاوردە بن دوو بە هەندە قەدەر کوردەکان تاویزیان بۆ وەردەگیرایەوە بەڵێ دوو بە قەدەروان تاویزیان بۆ وەردەگیرایەوە بەڵام دیسان کە جێبەجێ نەکرا کە بەهاتنی داعش معادلەکە لە منطقەی گۆڕا و حکوومەتی عێراقی ئیرادەی نەبوو لە پاراستنی عێراق و شار و شارچکەکانی عێراق ئەوە بوو شەڕێکی گەورە بەسەرماندا فەرزکە لەلایەن داعشەوە کە توانی لە ماوەش زۆر کورتی قیاسی زەربەیەکی زۆر بووە شوێنی و زۆر لە ناوچەکان داگیر بکە بەڵام قارەمانەتی و خۆراگری پێشمەرگە کوردستان وای کرد کە بەرپەرچیان بداتەوە وەکە وڵاتانی هەموو دنیا زۆر حساباتیان بۆ داعش و جمود زۆرەکانی دەکرد بەڵام شکۆی داعش بەدەستی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان شێنرا لەوێ حەدێکداندرا کە داعش ئەو قوتە نییە کە وا حسابی بۆ دەکرێت و ڕۆژانەش هێزی پێشمەرگی کوردستان ئەو ناوچانەی کە بە تایبەتی ناوچە کوردستانەکانی ئازاد دەکرێت و ئەوەی جێگای خۆشحاڵیشە هەم بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان هەم پەرلەمانی کوردستانیش بە بڕیاری ژمارە 19 لە ساڵی 2004 بڕیارێکمان دەرکردووە کە هێزی پێشمەرگی کوردستان ئەو ناوچانەی کە بە خوێن ئازادی دەکات بە هیچ شێوەیەک مەجال نادرێت بستەشی لەو خاکەی بگەڕێتەوە کە بە تایبەتی ناوچەی کوردستانینە و بە پارێزراوی بە خوێنی خۆشیان پارێزگای لێ دەکەن و ئەوەشمان بۆ هەموو دنیاش باس کردیە کە ئەو ناوچە کوردستانیانەی کە لە کێشەیان لەسەر بۆ بە ناوچەی ١40 ناوزەت کراون ئەو ناوچانە ئێستا هێزی پێشمەرگی کوردستان دەیپارێزی و عێراقیش هەم لە پێشمەرگە غەدری کرد لە تەجهیزاتی پێشمەرگی کە لە نسبەی ١٧ میزانی عێراق هەرێمی کوردستان دەیجێڕایەوە بەڵام هیچی بۆ پێشمەرگە نەکرد پێشمەرگە بە چەکێکی تەقلیدی زۆر کۆن توانی شەڕی داعش بکاتن و لە میزانیە و استحقاقات و جلوبەرگ و پێداویستەکانی سەربازی هیچ شتێک بۆ هەرێمی کوردستان نەکرایە زۆر باشە کاک شوان ناوچانێک کە کوردستانیش بوونە بە کاولکراوی تەسلیمی دەستی داعشی کرد و بەڵێ بەڕێزت باست لەوە کرد کە پەرلەمانی کوردستان بڕیاری داوە هێزی پێشمەرگە لەلایەن ئێمەوە بەڵێ بەڕێزت باست لەوە کرد کە پەرلەمانی کوردستان بڕیاری داوە هێزی پێشمەرگە لەو ناوچانە نەکشێتەوە کە ناوچەی کوردستانی بەڵام هیچ اتفاقێک کراوە لەسەر لەگەڵ عێراق لەسەر ئایندەی و ناوچانە مەترسی نییە کە مەسەلا فشار لەسەر کورد دروست بکرێت لەلایەن بەغداوە لەلایەن وڵاتانەوە هەرێمی کوردستان پاشەخشە بکات لەو
ئەو ناوچانە عێراق ساحێبەتی نەکرد و هیچ کێشی بۆ نەکردوونە و ناوچەکان زۆر وێرانە بە وێرانیش ماینەتەوە سیمای قەزایەکان سیمای گوندێکی سەردەمیانەشی تێدا نەبووە عێراق نەیکردووە و هیچ دیفاعێکی نەکرد و هیچ پێداویستەشی بۆ پێشمەرگە دابین نەکرد بۆ ئەوەی بتوانانی ئەو ناوچانە دیفاعی لێ بکرێت بەڵام هێز و بازی و پێشمەرگ قارەمانەکان بە دیفاعی لەو ناوچانە کرد و بە پێی قانونی حرب لە یاسای دەولیش هەر ناوچەیەک تۆ بە خوێن ئازاد دەکرد ئەو ناوچەیە ناوچەی خۆتە بە تایبەتی کە ناوچەکانیش ناوچەی کوردستانی بووینە جارێدا پێشمەرگەی کوردستان و عێراقیش ئەوەی چاک دەزانی تەعامڵکردنی هەرێمی کوردستان لەسەر ئەو ئەساسەیە کە بە هیچ شێوەیەک تەنازل لەسەر ئەو ناوچانە ناکاتن لەبەرەوەی عێراقیش هیچ هەنگاوێکی جدی و عملی ناوێشت بە تایبەتی ئەو عەقڵەتەی کە باسم کرد کە لە لیژنەی 140 دانرابوون هیچ هەنگاوێکی جدیان ناوێشت و زۆر باشکەش باسییان کرد کە ئێمە بووین کۆستمان دروست کرد لە جێبەجێنەکردی مادەی 140 بۆیە مادەی 140 ئێستا جێبەجێ بووە زۆربەی زۆری جێبەجێ بووە تەنها ئیستفتای دەمینێ لەلایەن ئەو خەڵکانەی کە پێکاتەی نەتەوەی جیاواز و ئاینی جیاواز تێدایە تا بتوان بە شێوەیە قەرار دەدەن ئایا لە داهاتوودا لەگە هەرێمی کوردستاندا دەبن یاخود بە شێوەیەک بڕیار لە ئایندە و مەسیری خۆیان دەدەن. بەڵێ سپاس دەکەین دواتە گەڕێن و لای بەڕێزت کاکزان ئەگەر بگەڕێن و لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێزت باس لەوەکی کە پەرلەمانی عێراق بڕیاری داوە کە مەسەلەی چۆنەتی دارەدانی موسڵ بۆ دوای جەنگ یەکلا بکرێتەوە یان یەکلاکردنەوەکە ئایا بەڕاپرسی دەبێت بە وتوێژ لە نێوانلایەنەکان دەبێت چۆن دەبێت ئەم یەکلاکردنەوەی مەسەلەی موسڵ لە دوای کۆنتڕۆلکردنەوەی هەمان موسڵی پێش هاتنی داعش دەبێت یاخود گۆڕانکاری بەسەردادێت. بەڵێ بێگومان لە ئێستادا کۆمەڵێک بیرۆکە هەیە بۆ سوێنتی بەڕێوەبردننی موسڵ لە داهاتوودا بەشێک لە هێزەکان لەو هێزە سنیانەی کە لە موسڵ باسەوە دەکەن کە پێویستە پارێزگەرێنەوە بێتە هەرێمێکی سەر بەخۆوە ئەم هەرێمە لە نێو خۆیدا دابەش بێ بە چەند پارێزگایەک لە لاشی دیکەوە هێزە کریستیانەکان و لەگەڵ شەبەک و لەگەڵ ئێزیەکان باسەوە دەکەن کە پارێزگای دەشتی نەیەوە دروست بکرێت لە هەمان کاتیشدا بەشێک لە هێزەکانی نزیک لە شیعە باسەوە دەکەن کە نەخێرە پێویستە پارێزگای نینەوە وەکو زاران مێنێتەوە سەر بە ناوەندیش بێ ئێ بەشک و خەڵکی کوردستان و نێرانی کورد باسەوە دەکەن کە ناوچە کوردستانیەکانی سووری پارێزگای نینەوە بێ بگەڕێتەوە سەرهەرێمی کوردستان هەلژێر پارێزگای پێشمەرگەدا بێ ئەم هەموو قسانە و بیرۆکانە بوو بۆیە بەم ڕایە جیاوازیانە نەدەکرات بچینە ناو شەڕی مووسڵ بۆیە سەرەتا پێویست و ڕێکەوتێکی مەبدەئی بکەین هەر هەموو لە سەرەمەڕێک بوون کە داهاتوی شاری مووسڵ لایەنێک کورد و لایەن بڕیاری نادا بەڵکو خەڵک و دانیشتوانی ئەم سنوورانە دیاری دەکەن هەر ئەوەش ناوەڕۆشی مادەی 140 کە لە کۆتاییدا بەڕاپرسی واتە خەڵک و دانیشتوانی ئەم پارێزگای چارەبەستی خۆیان ئەبێ یەکلا بکەنەوە ئەمە تەنها ئەتوانم بڵێم وەکو زەمینە سازێک بوو بۆ دەستپێکردنی شەڕی مووسڵ لە کەشێکی ئارامی سیاسیدا لایەنە سیاسیەکان گوتاریان بەرامبەریەک هێمن بکەنەوە ئەگەرنا خۆمان باش دەزانین ئێمە چەند سوورین لەسەرەوەی ئەم ناوچە کوردستانیانە بەجێنێرین لە بەرامبەریشدا هەندێک هێزی عەرەبی شۆڤینی هەیە بەقەدەر ئێمە سوورن لەسەر ئەوەی کە ئەم ناوچانە لە دەستی پێشمەرگە دەربهێنرێن کۆمەڵێک کێشە هەیە ئێمە لە داهاتوودا ڕوبەڕوومان دەبێتەوە ئایا ئەو کێشانە دەتوانین بە شێوەیەکی دیپلۆماسی و یاسای یەکلایکەینەوە یان ئەمری واقع حکم دەکات کە لە عێراق و لەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆربەی کارەکان بە ئەمری واقع یەکلا دەبێتەوە ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان کە لێرەوە سلااوڕێز بۆ برا پێشمەرگەکان دەێرن لە بەرەکانی شەڕ و هیوادەم خوای گەورە لە شەهیدەکانمان خۆش بێت شیفا بریندارەکانمان بێت ئەم ناوچانەمان لە عێراق وەرنەگرتوێتەوە ئێمە لە هێزێکی تر وەرماگرتوێتەوە هێزێک ناوی لە خۆی ناوە دەوڵەتی ئیسلامی داعش ئێمە ئەو ناوچانەمان لەوان وەرگرتوێتەوە زیاتر لە 1200 پێشمەرگە خوێن ڕژاوەتە ئەم خاکانە شەهید بووە بێزگە لە پێشمەرگەی زۆری بریندار هیچ کەسێک هیچ تاکێشی کورد هیچ دانیشتوی سیاسی کوردستانی مغامرە بەوە ناکرد کە ڕازی بێت ئەم ناوچانە زارێکی تر لە دەستی پێشمەرگە بێنە دەرەوە و ئیدارەکەیان بە شێوەیەکی وەکو جاران بەڕێوە بچێتن. بەڵێ زۆر باشە بەڵام بە بۆ چوونی بەڕێزت مووسڵار وەکو جاران دەمێنێتەوە یاخود ئەگەری ئەوەیە کە دابەش بکری یاخود مەسەلا ئەگەری بەهێزەوەی کە مووسڵارەوە خۆی بمێنێتەوە لە مووسڵێکی یەگرت و بەبێ دابەشکردن و بەبێ فیدراڵێت و پارێزگایەک بێت لە چوارچەوەی عێراقدا.
هەموو ئەگەرەکان لە ئارادان ئەگەر ئێمە تەماشای ئەنبار و سەلاحەدین ئەوانە بکەین کە لە دەستی داعش و دوایە دەوڵەتی عێراق ئەم شوێنانەی وەرگێتەوە ڕەنگە موسڵش بە هەمان شێوە وەرگێتەوە بەپێ بڕیارەکەی حەیدرابادی بەڕێکەوتن لەگەڵ لایەنی کوردستانی تەنها سوپای عێراقی و تەنها پۆلیسی اتحادی دەچێتە ناو شار دەوری بەری شار ئەو هێزە ڕازیاوازانەی لێ دەمینێتەوە ناچن ناو شار کەواتە هەموو ئەگەرەکان واڵان بەڵام بەڕای من ئەوەی کە زۆر ئەگەری لە پێشە پارێزگاینێنەوە وەکو پارێزگاکانتر دەگەرێتەوە ژێر کۆنترۆلی سوپای عێراق و شوطە اتحادی بەڵام لایەنە سیاسیەکان ناکۆچەکانیان بەردەوام دەبێت لەسەر سۆنیەتی بەڕێوەبردنی ئەم شارە. بەڵێ سوپاس دەکەین ئەگەر دەرفەتە دواتەگەڕێنەوە لای بەڕێز کاک درێر سەبارەت بەوەی کە بەڕێز وتت ئەم کۆنتڕۆڵکردنەوەی موسڵ لە ڕووی سیاسیەوە ڕەنگە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان بێ ینی چ کاریگەریەکی دەبێت لە ڕۆ سیاسیەکەیەوە لە چ ڕوویەکەوە؟ من پێم وایە ئەگەر ئەم ڕزگارکردنە لەگەڵ دەوڵەتی عێراق و هاوپەیمانانیشیش پرۆژەیەکی بۆ دوای مووسڵ نەبێ و ئەگەر شیعە داوای سیستەمی مرکزی و مانەوەی مووسڵ وەک خۆی دەکا سونە ڕازی نییە کورد داوای بە پارێزگابوونی دەشتی نینەوە دەکا و شیعە ڕازی نییە و نیازی هێزەکانی تورکیا نادیارە تاکو ئێستا دەمێنەوە یا نامێنەوە و نیازی حەشدی شعبی باش نییە داخۆ چۆن تەسەڕف لەگەڵ ئەو ناوچانە دەکا و کوتم هاوپەیمانەکانیش هیچ پرۆژەیەکی پێشوەختیان بۆ ئەوە نییە بەڕێم وایە ئینشەڵا شەڕ بە شەڕ ناس پێدرێ بەڵالانی کەم من هیوادارم کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەبێ کە ئێستا فرسەتێکی دەولی باش بۆ هەرێمی کوردستان هاتۆتە پێشەوە چەندە پشتیوانی دەرەچیمان هەیە ئەوەندە لە ناوخۆدا دابراوین دەستگا شەرعیەکان چالاک نین و لە کار خراون بەو هیوای ڕزگارکردنی مووسڵ ببێتە هۆی ئەوەی زیاتر بە سیاسەتی تەوافقی بە سیاسەتی پێکەوەژیان چونکە دروستبوونی داعش و ئەمسالی وەکو داعش نەتیجەی حکومڕانی خراپی سیستەمی شیعەیە بەرامبەر سوننا یا لە قۆناغیدا سونەیە بەرامبەر شیعە یا ڕێزنەکردنی پێکاتە کەمایەتەکانە لە ناوچەکەدا لەو ئەنجامەیە دایم ئەم سنوورە نائارام دەبێ بۆ ئەوەی ئارام بێ دەبێت هەرێمی کوردستان یەکگرتوو بێ و پێویستیمان بە هێزێکی پرۆفشناڵی هاونیشتیمانی هەیە کە هەمویان لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگەدا بن چونکە هیچ زەمانەتێک نییە دۆستەکانمان نەبنە دوژمنمان و دوژمنەکانمان ببنە دۆستمان لەبەرەوە لە هەموو کاتێک پێویستمان بە یەکگرتووی و چاکردنی دەستگا گرنگەکانی وەکو پەرلەمان هەیە و بە توافقێکی سیاسی تازە هەیە هەم لە ناوقۆ و هەم لە دەرەوەش بە قووەتێکەوە لەگەڵ عێراق لە دوای مووسڵ دانیشین بەو ئومێدەوە ینی پێ دوای لە ڕووی سیاسی شۆ وادەکە کەش ناخۆیەکان چارەسەر بکەن حتمما کارەگەری هەیە هەموو دنیا لە بینایە هێزی پێشمەرگە سەرمایەکی باشی بۆ هەرێمی کوردستان دەرکردو بڵان لەولاوە پەرلەمانت لەماوە لەولاوە چاودێری حکوومەت ناکرێت لەولاوە 6 مانگە موچەی مۆزەف نەدراوە ئەمە لکەیە بە سیستەمی ئیدارەی هەرێمی کوردستان زۆر بە کورتی کاتمانکەمەوە سەبارەت بە ئیدارەدانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کە ئێستا هێزی جیاوازی تێ هێزی وەزارەتی پێشمەرگە هێزی حیزبەکان ئەمە مەترسی نییە بۆ سەر ناوچانە ئەمانە خۆیان لە حیزبەکانیش بوون هێزێکی نیشتیمانی بوون بەڵام نەخراو نەدام و دەستگایەکی هاو نیشتیمانیەوە پێکەوە سنفی جیاوازن هەر پێشمەرگە نین کۆمەڵە سنفی جیاوازن بە ئەنواعی پۆلیسەوە بە ئەنواعی پاسەوانی سنوورەوە بە هێزی هەفتاوەشتاوە بە چواردە لیواکەوە شەڕێکی نیشتیمانیان کردووە بەڵام بۆی باشتر لە بەرامبەر ئەو نائاریامەی ناوچەکە بوەستینەوە و هەموو پارێزگاری لە سنووری خاچی هەرێمی کوردستان بکەن پێویستە لە ئایندەدا کە دەستگا شەرعیەکان کارابوونەوە هێزی پێشمەرگە ئێشێک بێ لەو سەکتەرە گرنگ و وەزارەتە گرنگانەی چاکسازی تیا بکرێ و بکرێتە هێزێکی تەواو هاونیشتیمانی لە ڕووی وەزارەتی پێشمەرگەوە. کاکشوان کاتمان زۆر کەم ماوە دەخەیەکیش بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە ئەم قۆناغە چی لە هەرێمی کوردستان دەخوازێت لە ڕووی ناوخۆیەوە و چی لە هێزە سیاسیەکان دەخوازێت بۆ مەسەلەی کێشەکانی هەرێمی کوردستان. بەڵێ
خۆماندا هەیتمان ئەو بەتەوازیەکە نێوان حیزبلانە سیاسەکاندا هەیە ئەوانە ڕێک بکرێنەوە بەڵام ئەوەی کە جێگای خۆشحاڵیە هێزی پێشمەرگەی کوردستان تا ئێستاکەش ئەو نەخۆشەی توش نەبووە کە بە یەکگرتووی یەک ڕێزی و تەبایی خوێنیان تێکە دەبرێت هەموو حیزبلانە سیاسەکانی کوردستان کە وەکو کار دێر ئیشارەت پێدا ینی زەمانەتی پاراستنی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان بووە بۆیە پێویست بکات چاو لە خەبات و خوێنی پێشمەرگە قارەمانەکان بگرین و لەو گۆڕانکارێکە لە مەنتیقە ڕوودەدا هەمومان بێن بەرامبەر بە یەکتر دانیشتن بکەین و واز لە عینادی بینین تا بتوانین یەک ڕێزی و تەبایی دروستکەینەوە و ئەگەر یەک ڕێزی و تەبایشمان دروست کرد لەوانەیە هەرێمی کوردستان ئەو قووەتەی کە هەیە و حیسابیشی بۆ بکرێ لەلایەن هەرێمی لەلایەن عێراق و مەنتیقەش کە بە شێوەیەک تەعامل لەگە هەرێمی کوردستان دەکرێت و واقعی کە بەدەستی هینایە و پارێستیەتی هەروە بە پارێزراوی ببینێتەوە و بەرەو ئایندەیەکی گەشتر هەنگاو باوێتن. بەڵێ سوپاس دەکەین. کاکزانە خولەکێکیش بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە چی بکرێت لە ڕووی سیاسیەوە بۆی نەبێتە مەترسی لەسەر قۆناغی دوای مووسڵ بۆ هەرێمی کوردستان. زۆر بەکردی سوپاس دەکەین. من هیوادارم ئەو سەرکەوتنانێک کە لە مەیدانی شەڕ بەدەستی دێنین بە قوربانی پێشمەرگە لە مەیدانی سیاسەتدا نەیدۆڕێنین لە مامەڵە لەگەڵ بەغدا لەلایەک و لە دۆڕاندنی یەکرنجی نیشتیمان لەلایەشتر خوا نەخواستە. ئێمە مەترسی گەورە لە داهاتوو ڕوومان پێ دەکەن ئەم مەترسیانە دەبێ یەکمان بخات ئەم ئەولەویاتەکانمان گۆڕاون دەبێت مهمترین گرنج بە مهمترین بن پاشان بینە سەر مهم. هیوادارم هێزرانە سیاسەکان ئەو پەیامێکا شوان پەیامێکی لە دەی خۆی بوو واز لە هەندێک داواکار تایبەتیەکانی خۆیان بێنن ئێمە کێشەی شەخسی و عەشایریمان لەگەڵ یەکترنیە ئێمە بیرڕای سیاسی جیاوازمان هەیە بێنە سەر مێزی گفتوگۆ و بڕیاری ئازانە بدەن بۆ دڵخۆشکردنی خەڵکی کوردستان. باڵێ زۆر سوپاس بۆ هەرێک لە بەڕێزان زانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵمان بوو. زۆر سوپاس بۆ دلێر ماوەتی زێگی سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان کە لە سودۆی سەرەکی لەگەڵمان بوو. زۆر سوپاس بۆ شوان شێخ ئەحمەد سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارایی کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.